دوکانەکەتان لە تێک دەدەم شەریکە ئەو ماجی 200 دلار دوکانەمێ ماج 400 دلاری دەمە شەریکە سارە چلۆش وەرەقەی دەدەمە شەریکەی هیچ مشکلەم نییە ئێستا دەرێت دەگۆڕم دیکۆری دەکات چلێ دەکە تێک دەدا شتی وایە دوکانمان لێ تێکدا 2009 کڕیتم 2009 دوکانم کڕیە 150 وەرەقەم کڕیە دوو دوکانم کڕیە هەردەکەمە بۆ لە سیدی پارک فرۆشتم ئێستا 20 دلاری دەکە دوکانەکەشم لێ تێک دەبڕۆم مارە چ بکەم دەچی ئیش بکەم ڕسقی مارم دارم لەسەر دوکانەیە برام چمان دوێ بەس دەمانێت لێ ماگەڕیشی خۆمان بکەین تاوە وەرەقەی ئێستاوە هاتیە دەریەوە لێتان تێک دەدەین شکایەتەی ناردیە کە ئەنە مامە هیچمان نییە ناویشی نووسێ بە عارەبانە دوکان مقابلی عارەبانە عەقدمان هەیە کرێمانگانە دەدەین خەدماتی دەدەین ساڵانی زەریبەمان لەسەر ماری ئێستا یاعین پارەکە جیرانی من 500,000 دیناریدایە ئێستا هاتیە جێکە بە چاوەشی گەورە دەڕوانیتن پارەی باش دەکا موقعەکە استراتیجیە هاتێ بەبێ مقابل تێکی بدە و دەرێ دەسەڵاتم هەیە و ئەچ لە بۆ ماری